زەم ئەفسەر و کارمەندان و ڕێپێدراوەکانی بەڕێوەبەرایەتەکەمان لە ئەرک و ئامادەباشیدان لە ڕۆژانی ژەژن لە سەرجەم قەزاکانی دەڤەری سۆران، قەزای سۆران، سۆمان، ڕواندز، مێرگە سۆر بە سەرجەم نەحیە و نەحیەکانیانەوە. بە تایبەتی لە شوێنە گەشتاریەکان وەکو گەلی عەلیبەگ، بێخار، جوندیان، پانچی گەشتیاری، باڵەکایەتی، سیدەکان، ناوچەی مێرگە سۆر. و داوا لە براشوفێران و هاوڵاتیانی خۆشەویست دەکەین پابەندی یاسا و ڕێنەمایەکانی هاتسۆ بن تاکو سەر و ماڵ و جانیان پارێزراوبی لە هەر ئەگەرێکی نەخوازرا و لە هەر ڕووداوێکی هاتسۆ خۆیان بەدوور بگرن و خۆیان بەدوور بگرن لە ئەنجامدانی سەرپێچی هاتسۆ بۆ زیاتر ڕێخستنی ژانی شارستانەتی ترافیک و بواری هاتسۆ لە دەڤەرەکەمان. و ئاگادارتان دەکەینەوە لە هەر ئەگەر و هەر ڕووداوێکی هاتسۆ پەیوەندی بە تیمەکانمان بکەن بۆ نەهێشتنی جەنجاڵی هاتسۆ و ڕێخستنی شەقامەکان و فریاکەوتنتان لە کاتی ڕووداوەکانی هاتسۆ.